ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لە سەرجەم شارچکەکان ستافی کارژێ ڕۆڵەقی ڕێکخراومان هەیە تا ئێستا چەندین هەڵمەتی خوێن بەخشینمان لە بۆنە گشتیەکان و بۆنە ئاینیەکان و بۆنە نەتەوەیەکان ئەنجام داوە و بۆنەکانی تایبەت بە ڕێکخراومان هەڵمەتی خوێن بەخشینمان ئەنجام داوە لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە نەخۆش کە پێویستی بە خوێنە پەیوەندیمان پێوەکەن خوێنی پێویست بە هاوکاری ئەو خوێن بەخشە دڵسۆزانەی کەوە ناویان تۆمارە زیاتر لە 12000 خوێن بەخش ناویان تۆمارە خوێنی پێویستیان بۆ دابینەکەین و تاکو ئێستا نزیکەی 45,000 بتڵ خوێنمان بەخشیە لەسەر ئاستی کوردستان. طبعا ئێمە الحەمدوللا خاوڵاتی و خەرکەکی زۆر دێت لێرانە خوێنەدات و ئێمە ئاسانکاریان بۆ ئەوکەین ڕۆژانە و پێویستیشمان پێیە گەلک جارە بینی خوێن نامینی داوا ئەکەین هاوڵاتیان دیان خوێنەدەن و ئەو حاڵەتان خاستەنەوە نەخۆشەی تەلاسیمیا کە دێن لێرە ئێمە خوێنیان پێدەین هەندێک حاڵەتەنە کە نەشتەرگەریان بۆ کرێت ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە لە جێی ئەو خینەکە خین بدەن و ئێمە خینیان پێدەین بۆ ئەو نەخۆشە بۆ کە سوود لێ وەربگرن. ئەم هەڵمەتانە زۆر گرینگە بە تایبەت ئەوانەی وەکو باسم کرد کە توانای بەخشینی خوێنیان هەیە چونکە لەوانەیە بە بەخشینی ئەم خوێنە بتوانن ژیانی مرۆڤێکی تر لە مردن ڕزگار بکەن بۆیە زۆر گرینگە ئەوەی لە توانایدا بێتێت ئەوەی خوێنی هەبیتن ببەخشیتن بۆ ئەوەی ژیانی مرۆڤێکی تر لە مردن ڕزگار بکاتن. خوێن دەبەخشیم لە پێناوی تەندروستی ژیانێک بۆ ئەو حاڵاتەکە پێویستی بە خوێن دەبیتن و مەترسی لەسەر ژیانی نەهێڵێتن بۆی خوێن دەبەخشم بۆ هاوڵاتیانێک کە پێویستیان بە خوێنە. زۆر لە مێژە نزیکەی 15 ساڵ زیاترە ساڵانە یان چەند مانگێک خوێن دەبەخشم بەو کەسانێک کە پێویستیان بە خوێنە لە ڕێگای خوێن بەخشانەوە. على قيد كيف المتابعة؟